کاربەدەستێکی پەرلەمانی ئەوروپا کە سەردانی سووریا دەکات شەرمەزاری ڕافتاری خۆبەزەلزانینی هەندێ لە وڵاتانی ئەوروپایی و وڵاتەیەکگرتوەکانی کرد لە سووریا. وا دەڵێت توریزم تەنها کێشەیەکی گیان نییە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەو قسانە لەلایەن خاڤیێر کۆسۆ جێگری سەرۆکی کۆمیتەی کاروبارەکانی دەرەوە بۆ پەرلەمانی ئەوروپا هات لە دەمی کۆبوونەوەیەکدا لەگەڵ وتەبێژی ئەنجومەنی گەلی سووریا لە ڕۆژی شەممە لە دمەشق. ئێمە هاتین بۆ سووریا بۆ وتوێژکردن لەگەڵ حکوومەتی سووریا و ئەنجومەنی گەلی. ئێمە هەروەها بۆ ئەوە لێرین سەبارەت بەو بارودۆخی کە لە ئارادایە لەبارەی ڕێبەرانی ئاینی نەخۆشخانەکان و هاوڵاتیانی ئاسایی و بزانین. ئێمە لەو باوەڕدایان نابێ هیچ وڵاتێک دەست بخاتە ناو کاروباری وڵاتانی ترەوە. خەوێر کۆسۆ بە هەدی ئاباس وتەبێژی ئەنجومانەکەی وت کە مافی هاوڵاتیانی سووریادایە بۆ بەریاردان لەسەر ئایندەی وڵاتەکەیان و هەڵبژاردننی ڕێبەرانیان. ئەو هەروها پشتیوانی خۆی دەربڕی بە وتێژەکانی ئاشتی بەردەوامی حکوومەت لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆندا و دڵنیای وڵاتی میوانداری کرد لە گەیاندنی ئەو بارودۆخەی کە لە سووریا لە ئارادایە بۆ پەرلەمانی ئەوروپا بەو هیوایەی وا بکات یاسادانەران هەرچە زووتر سزاکان لەسەر سووریا لا بدەن.